بەناوی خوای گەورە سڵاواتزان و خۆشەویستانم لە خوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان لە یوتیوبی ئاوات ئەکادیمیەوە ئەمێ ئەگەدارتان بکەمەوە کە لە ئاوات ئەکادیمی ئێمە پرۆژە و بەرنامەیەکی زۆرمان هەیە بۆ ئەم هاوینە بۆ زۆرێک لە چین و توێژە جیاوازەکان و هەموو ئەو بەرنامانی کە لە ئاوات ئەکادیمی پێشکەشەکرێن شتانێکی زۆر ناوازە و دەگمەنن وەسپاس بۆ خوای گەورە وەک بینیوتانە بە دەیان کەس فیدباکی خۆیان یاوە کە ئەوەی لە ئاوات ئەکادیمی هەیە مەحاڵە لە شوێنێکی تر بەو شێوازە یان ئەو بابەتە هەبێت. ئەمە جێگەی دڵخۆشیە کە ئێمە توانیمانە لەم ئەکادیمیایە شتانێ پێشکەشکەین کە ئەمڕۆ پێداویستی گەورەی ئەو کۆمەڵگایان و بابەتەکانی ئێمەش هەمووی پەیوەندی بە پەروەردە و بە فێربوون و بە پەرەپێدانی توانەکانی مێشک و فێربوونی زمانەکانەوە هەیە. چەندین کۆرس و وێبینار ئێستاکە لە ئاوات ئەکادیمی هەن. ئازیزان و خۆشەویستانم ئاگدارتان ئەکەمەوە کە هەر ئەم شەو کۆرسەکانی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا لەگەڵ دیبلۆمی وەرجێڕانی ئینگلیزی کوردی ئینگلیزی دەست پێ ئەەکەن. هاوکات لە نزیکترین کاتدا ئێمە پرۆژەی چالاکردنەوەی مێشکمان هەیە زائیدەن فێربوونی زمانی عەرەبی، فێربوونی زمانی ئینگلیزی، فێربوونی بیرکاری بۆ قۆناغی بنەڕەتی قۆناغەکانی پۆلەکانی حەوت و هەشت و نۆ ئەکەینەوە. و ئازیزانم ئەوەی کە ئێستاکە لە ئاوات ئەکادیمی ئەگوزارێ شتێکە کە سوپاس بۆخوا ئێمە بەردەوام نامەی دەستخۆشیمان بۆیە، فیدباکمان بۆیەتەوە. خەڵکانێکی زۆر ئەڵێن کە ئێمە ژیانمان گۆڕاوە، ئێمە ئیسفادەمان کردووە. چ لەو شتێک کە ئێمە لە سۆشیال میدیا بڵاومان کردوتەوە کە بینن لە یوتیوبی ئاوات ئەکادیمی یاخود لە تیکتۆک و ئینستاگرام و فەیسبووکی ئاوات ئەکادیمی، چ ئەوەی کە خەڵکانێک لە سایتی ئاوات ئەکادیمی خوێندوویانەتەوە یاخود هەر ئێستا کە ئەچن لەوێ ئەی بینن و یاخود بەشداربووەکانمان کە ئەپلیکیشنی ئاوات ئەکادیمی بەکار ئەهێنن چەندین کۆرسی جۆرا و جۆر لە بەردەستیانایە و هەموو ئەمانە سوپاس بۆ خوای گەورە ڕەزامەندیەکی گەورەی لە پشتەوەیە. گەورەترین شانازی بۆ ئێمە لە ئاوات ئەکادیمی ئەوەیە کە زۆری ئەوەی کە ئێمە ئەناسێ و هاتووە بەدەم هەر کارێک لە کارەکانمانەوە ڕازیە و پێزانینی هەیە. ئێمەش لێرەوە زۆر سوپاس و پێزانینمان هەیە بۆ هەموو ئەو ئازیزانە، بۆ هەموو ئەو گەلە کە ئێستاکە ئەتوانن سوودمەند بن لە میدیای ئاوات ئەکادیمی و ئەم بەڕێزانە ئەوەندە پێزانن، ئەوەندە هەستیان بەرزە کە بەردەوام بە دەستخۆشیەکانیان هەندەری ئێمن. من لێرەوە هاتووم دەستخۆشی لە هەموو بەڕێزانە بکەم کە لایکی ڤیدیۆکانمان ئەکەن، سەبسکرایب یەکەن، کۆمنتە نووسن. بەڕاستی ئێمە فریا ناکەوین کە پێیان بڵین سوپاس. بۆیە زۆر زەرورە کە لێرەوە سوپاسی یەکە بە یەکەتان بکەم کە بەردەوام بە فیدباکەکانتان بە کۆمنت و بە دەربڕینی هەست و بۆی ئێمە بەردەوام بین لەم کاری کە دەستمان پێکردووە. خۆشەویستانە لە ئێستا لە ئاوات ئەکادیمی ئەگەر کەسێ بیەوێ مێشک و تەرکیز و یادگی باشکە، باشترین پرۆگراممان هەیە کە ئەکرێ بڵین لە هەموو عێراقا شتیوا وێنەی نییە کە کەسانێک لە ماوەی 10 هەفتا بتوان ئەو هەموو گۆڕانکاریە گەورە لە تەرکیز و لە یادگیانە دروستکەن. خۆشبەختانە ئێمە جاران تەنها بۆ گشتی هەمان بوو، بەڵام لە ئێستا بۆ قۆناغی ئامادەییش هەمانە، بۆ بنەڕەتیش هەمانە. واتە ئێستاکە کە قۆناغی ئامادەییمان هەیە دەرچوانی 10 11 تەلەبەی 12 ئەتوانن سوودێکی تەواو وەربگرن لە پرۆگرامەکە کە جگە لە هەموو ئەوەی کە لە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئەخوێنرێ زۆر بە تایبەت بابەتیان پێوترێت لەسەرەوەی مێشکی ئینسان چۆن شتەکە فێرە بێ و چۆن ئەوان ئەتوانن کیمیا فێر ببن، ئەوان ئەتوانن فیزیا فێر ببن. ئەمانە بە کۆرسی تایبەت هەیە. لە هەمان کاتە لە چالاکردنەوەی مێشک ئێمە بابەتەکانی کە تایبەتە بە چۆنیەتی فێربوون و لەبەرکردن وەکو ئەدەبی کوردی، وەکو زیندەزانی، وەکو عەرەبی و ئینگلیزی لەوێ فکرەی ئەوەیان پێڵین چۆن بە کاتێکی کەمتر تۆ شتێکی زۆرتر فێرەبی.
و خۆشبەختانە ئەم ساڵ لەبەر بوونی داواکاریەکی زۆر ئێمە هاتین قۆناغێکی کەمان کردووەتەوە قوتابخانەیەکی تایبەتی ئۆنلاینە کە دایکان و باوکان ئەتوانن مناڵەکانیان بنێرن ئەوانەی کە لە پۆلی 6 و 7 و 8 دەرچوون ئەم ساڵ لە پۆلەکانی 7 و 8 و 9 ئەتوانن لەوێ بەشدار بن بە دڵنیاییەوە لای ئێمە فێری ئەوە ئەبن کە چۆن فێر ببن و ڕاهێنانیان پێکرێ کە زیرەکتر بن تەرکیزیان باشتر بێ یادگیان باشتر بێ کە ئەمە مهمە واتە تۆ شتێکی فێرکەی ئەو هەر بڕوا بە قورسی و بە ناڕەحەتی فێر ببێ ئەمە کارە ساتە بەڵام فێریکی کە چۆن فێر ببێ ئەمە ڕێگە دروستەکەیە کە لە ئاوات ئەکادمی ئەتوانە بڵێم لە پۆلی حوتەوە هەمانە هەتا وەکو ئەو بەشداربوانی کە ئێستاکە خۆیان خوێندکاری خوێندنی دکتۆران چەندین کەس کە ئێستاکە خەریکی خوێندنی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرایە لای ئێمە کۆرس وەرەگرن و لای ئێمە ئەخوێنن و ئەمە بۆ ئێمە جێگی شانازیە کە تەنانەت فیدباکەکانیان کە سپاس بۆ خوای گەورە ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەو هەموو تەواضوعە ئەو هەموو پێزانین و ئەمەکداریە بەڕاستی دڵخۆشکەرە بۆ ئێمە و ئێمە زیاتر قەناعەتمان بەوە هەیە کە بەڕاستی ئەبێ خزمەتی میلەتی خۆمان بکەین و خزمەتی کەسێ بکەین کە یێ بەدەم هەر یەکێک لە ڤیدیۆکانمان سیمینارە وێبینارە نووسینی مەقالەیەک حتا ئەوکۆی بەشداری کۆرسێکیان پرۆگرامێکەکە سوپاس بۆ خوای گەورە قۆناغی باشمان بڕیەوە لە ئێستا دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردی ئینگلیزی کەسانێک هەن کە تەنانەت پیتەکانیان نەزانیوە ئێستاکە ئینگلیزی ئەزانن ئەمە زۆر جێگەی شانازیە و شتێکی کەش کە من لێرە بە ئێوەی ڕابگەێنم ئەوەیە کە ئێمە لێرە خوێندنی تایبەت بە عەرەبی عێراقیمان هەیە کە لەم ماوەیە دەست پێ ئەکات ئەمەش ئەو کەسەی کە ئیڵێتەوە بۆ نمونە بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرای لە بەغا لەسەر زمانی عەرەبی هێناوە و 12 ساڵ لە بەغا ژیاوە پرۆفیسۆری یاریدەدەرە بەڕێز دکتۆر سەنگەر کە ئەمە یەکێکە لەو پرۆژەکانمان کە من زۆر دڵم پێی خۆشە چونکە ئەزانم خەڵکێکی زۆر ئێستاکە تامەزروی ئەوەن ئیشیان دەست بکەوێ زانکۆیان تەواو کردو هیچ هەلێک نییە لە بەردەستیانە لەبەرچی لەبەری عەرەبی نازانێ یا لەبەری ئینگلیزی نازانێ ئاوات ئەکادمی ئەم هەلە ئەڕەخسێنە کە ئینشاءالله ئەو کەسانە بتوان فێری عەرەبی و ئینگلیزی ببن و بە کاتێکی زۆر کەمتر بە ماوەیەکی زۆر گونجاوتر و ئەوەی کە بۆ نمونە ئێمە لە دیپلۆمی وەرگێڕان ئەوەی لە شوێنێک خەڵک بە 2-3 مانگ فێریە بێت تەنانەت لە بەریتانیا لە کۆلێج کە ئەچن فێرە بن و لە پەیمانگایە کە ئەخوێنن بە 2-3 مانگ ئەوەی کە لەوێ فێرە بن لە ئاوات ئەکادمی بە 1 مانگ فێرە بن بە ئاعترافی زۆرێک لەو بەشداربوانەمان کە خۆیان لە بەریتانیا ئەمانە هەموو سەرکەوتنی گەورەن سپاس بۆ خوا و ئێمە چاوەڕێی ئەوەکەین ئەم هاوینە کە سپاس بۆ خوا بەشداربوویەکی زۆرمان هەیە ئەم هاوینە ئەنجامی زۆر گەورە پیشانی ئەو کۆمەڵگایە بین فیدباکی زۆر سەرنجڕاکێش بخینە بەردەستان کە ئێستاکەش وەک ئەبینن لە یوتیوب و لە فەیسبوک و لە تیکتۆک و لە ئینستاگرامی ئاوات ئەکادمی هەیە بەڵام چەندین فیدباکی کەشمان لایە کە بڵاومان نەکردوێتەوە بە نووسین یاخود بە نامەی دەنگی یاخود بە ڤیدیۆ کە ئینشاءالله ئەوانەش بڵاوەکەینەوە لێرەوە ئاگادارتانەکەم کە بەردەوام ئێمە لە ئاوات ئەکادمی کۆمەڵی بابەتمان هەیە بە فری کۆرسمان هەیە وێبینارمان هەیە ئەنواع بابەتمان هەیە کە تا ئێستا پێشکەشمان کردووە ئێوە کە لە یوتیوبن خۆتان ئەزان ئەگەر سەردانی یوتیوبی ئاوات ئەکادمی بکەیت و تەماشای پلەیلیستەکە بکەیت بڕۆی تەماشای ڤیدیۆکان بکەی ئەبینی شتانێکی زۆر بە سوودی تایە کە خەڵک سوودی لێوەرگرتووە ئێمە هەوڵین لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بین بە هیوای گۆڕانکاری زۆر گەورە لێرەوە هیوای سەرکەوتن بۆ ئەو قوتابیانەمان ئەخوازم کە ئێستاکە لە قۆناغی 12 ئامادەین و ئەم ساڵ لای ئێمە تەرکیز و یادگیان باشتر کردووە و تەکنیکەکانی فێربوونیان خوێندووە ئینشاءالله ئەنجامەکانی ئەوانیش بڵاوەکەینەوە پاشەوەی کە ئەنجامەکان گەشتە دەستمان بەڕێزانم من حەزەکەم زیاتر لە خزمەتتان نابم
تەنها مەبەستم لەکردنەوەی ئەم لایڤە ئەوە بوو کە ئاگادارتان کەمەوە کە سەردانی فەیسبووکی ئاوات ئەکادمی بکەن لەوێ ڕێکلامەکان دانراوە. زۆر کەس لە یوتیوب پرسیارمان لێکەن ئێمە چۆن بەشدار بین. بەڕێزان بۆ بەشداریکردن تەنها بچۆ سەردانی فەیسبوک بکە، فەیسبووکی ئاوات ئەکادمیا، ئینستاگرام، نامەیەک بنێرە چیت ئەوێ زانیاری تەوێ و ئەشتوانی جوینی گروپەکانی تەلگرامی ئاوات ئەکادمی ببن و لەوێشەوە ئێمە هەر لە خزمەتتانین. ئازیزانم، پرۆژە و بەرنامەکانمان زۆرن کە من تا نیم سەعاتی کەش دانیشم قسە بکەم ناتوانم تەنان ناوەکانیان بهێنم، بۆی باش وایە خۆتان سەردان بکەن بزان ئەو پرۆژەیە چییە کە ئەکرێتەوە ژیانی خۆتی پێ بگۆڕ. بۆ نمونە ئێمە پرۆژەی بزنس لیدەرمان هەیە کە سوپاس بۆ خوای گەورە یەکێکە لە پرۆژە زۆر سەرکەوتوەکان، تەنانەت گروپی یەکەم بەشداربووان زۆر لێ ڕازی بوون و لە سەروی چاوەڕوانی ئەوانەوە بوو کە ئەو بابەتانی تا پێشکەش کراوە. بۆ نمونە کۆرسی زۆر تایبەتیان خوێندووە لەسەر استراتیجیک مانیجمنت، کۆرسی تایبەتیان خوێندووە لەسەر HR، لەسەر کۆمیونیکیشن، مانجریال کۆمیونیکیشن، لەسەر هەموو ئەمانە بە کوردی بە زمانێکی زۆر واضح. اینجا بەڕێزان ئەو شتانی کە لێرە ئەوترێتەوە بە تایبەتی لە بزنس لیدەر یا گروپی پێشکەوتوی چالاکردنەوە، ئێمە کەیسە خەینە بەردەست کەسەکان کە ئەمە ئێستاکە لە پێشکەوتوترین زانکۆکانی دنیا بەم شێوازە دەرسە خوێنرێ و بەشداروان زۆر لەمە سوودیان وەرگرتووە. ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئەوەیە کە ئەوەی ئێمە بە ئۆنلاین کردمان بەڕاستی پێشتر خەون بوو کە لە ناو هۆڵ و بە بینا و بە بودجەی گەورەش بکرێت. ئەوەی کە لێرە ئێمە بەدەستمان هێناوە زۆر گەورەیە. ئێمە ئەبێ بەردەوام سوپاسی خوای گەورە بکەین کە چۆن سەرکەوتنی پێبەخشیوین و توانیمانە ئەم هەموو پرۆژە و بەرنامەیە بخەینەگەڕ و لەگەڵ ئەوەشە ئازیزان، لەگەڵ زۆری پرۆگرام زۆری بەشدار بوو، ئەوەی زۆر جێگەی سەرنجە تا ئێستا یەک دوو جار ڕاپرسیمان کردووە ڕەزامەندی بەشداربووان لە ئاوات ئەکادمی لە سەدا. ئەمە شتێکە کە من زۆر شانازی پێوەکەم و سوپاسی خواکەم لەسەری. خۆشەویستانم، ئینشاءالله لەم نزیکانە چەند وێبینارێکمان ئەبێ. وێبینارمان هەیە، هەموو وێبینارەکانیشمان بەبێ بەرامبەرە لەسەرەوەی کە چۆن وا بکەین مناڵەکەمان مێشکی تەرکیزی یادگەی باشتر بێ و مناڵ مەبەستم قۆناغی بنەڕەتیان تانۆی بنەڕەتی و وێبیناری تایبەتمان ئەبێ لەسەر کێشە خێزانیەکان لەلایەن دکتۆر دانا فازیلەوە لەم نزیکانە. تکایە سەردانی فەیسبووکی ئاوات ئەکادمی بکەن بۆی ئەو هەلامەتان لە دەست دەرنەچێت. هەر سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ. ئازیزانم، ئاگادارتانەکەمەوە لە ئاوات ئەکادمی ئەو کەسانی کە پۆلی 12 تەواوەکەن یاخود ئەوانەی کە پۆلی 11یان تەواو کردووە، ئێمە ئەم هاوینە لە خزمەتتانین. ڕێنماییتانەکەین کە چۆن ئەم هاوینە بەڕێ بکەی بۆ ئەوەی لە پۆلی 12 سەرکەوتوبی، یان چۆن ئەم هاوینە بەڕێ بکەی بۆ ئەوەی لە زانکۆ سەرکەوتوبی. ئینشاءالله بەس چاوتان لە پیج و پۆستەکانی ئاوات ئەکادمی بێ، لێوە ئاگادارتانەکەینەوە بێخەم بن. ئێمە لە خزمەتتانە بین، ڕێنماییتانەکەین، یارمەتیتانین کە بتوانن بە کاتێکی کەمتر ئامانجێکی باشتر بپێکن. هەر سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.